سڵاوت لێبێت دوا پێشهاتی خۆپیشاندانەکانی ئەوێ. بەڵێ شوانم کاتێک باش دواوی کە پێشنی ڕێ ئەمڕۆ هەندێک گرتبوونەوە قوڵقەمان لە چەند شوێنێکی جیاوازی قەزای شارە دوور بەڕێوە چوو لە ئێستادا هیچ خۆپیشاندان و گردبوونەوەیەک لە قەزاکە نەماوە. خۆپیشاندەران چوونەتەوە نێو ماڵەکانی خۆیان، دۆخی قەزاکە ئارامە و هیچ خۆپیشاندانێک تێدا بەڕێوە ناچێت. بەڵێ داواکاری خۆپیشاندەران چی بوو کە ئێستا کۆتایی هاتووە وەک خۆت دەڵێ؟ شوان وەک پێشتریش باسم کرد خۆپیشاندەران هیچ داواکاریی نووستا و یادداشتێکیان پێ نەبووە، تەنها داواکاری ئەویان هەبووە کە لە ئەو ئاڵا و تابلوانەی کە لەسەر بارەگاکانەیە لە بارەگای لایەنە سیاسیەکان بێنە خوارەوە، دوای داواکاریەکانیان جێبەجێکراوە چوونەتەوە نێو ماڵەکانی خۆیان. هیچ داواکاریەکیان نەبوو کە پێشکەشی لایەن و فەرمانگە حکومیەکانی بکەن. بەڵێ ئەمەر سەبارەت بەوەی کە پێشتر ینی لە گەشتەکانی پێشودا ئاماژەت بۆدا بوو کە گرژی دروست نەبوو، بەڵام لە کاتی هێنانە خوارەوەی ئاڵای بارەگە حەزبەکان هیچ گرژیەک دروست نەبوو و ئەوان هۆکارەکەیان بۆچی دەگەڕاندەوە کە ئاڵای حەزبەکانیان هێنایە خوارەوە؟ بگورە شوان لە قسارەکە تێ نەگەشتم. سەبارەت بەوەی کە گرژی دروست نەبوو کاتێک کە ئاڵای حەزبەکانیان هێنایە خوارەوە؟ نەخێر هیچ گرژیەک دروست نەبوو، بەڵام ئەوەی کە تەنها بینەی بارەگای کۆمەڵی ئیسلامی لەگەڵ یەکگرتووی ئیسلامی لە خۆپیشاندەرانەوە بەرباران کرا و هەندێک پایە و شتیان لە بەردەم تەنها بارەگای کۆمەڵی ئیسلامی کوردستان بەردباران کرا لەگەڵ یەکگرتووی ئیسلامی، بەڵام ئەوەی کە زۆر زیانی تێگەشتوێ بارەگای کۆمەڵی ئیسلامیە لە قەزاکە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی وانیش هەندێک زیانیان تێگەشتووە، بەڵام ئەوەی کە زیانی زۆری تێگەشتوێ هۆکاری ئەو چی بوو کە تەنها بارەگای و حەزبە بەردباران کرا؟ ڕێگریان لێکرا چی بوو؟ نەخێر هیچ ڕێگرێکیان لێ نەکرا، بەڵام خۆپیشاندەران لە یا زیاتر گرتبوونەوە لە یادەتیان کرد بە سوتاندنی ساڵە، چونکە بارەگای کۆمەڵی ئیسلامی نزیکە لە ناوجەرگەی بازارەوە زۆرترین خۆپیشاندەر لەو کاتەدا لەویا کۆبووبوونەوە. بەڵێ سپاس بۆ عومەر فەتاح پەیامنێرمان لە قەزای شارە زوورەوە بۆ هەر پێشاتێکی نوێ دواتر دێنە وڵات.